راپۆرتی کارکردنی ڕۆژانەی یەک کەس. کاتێککە سیستم دەکرێتەوە خۆی بە شێوەیەکی گریمانەیە دیفۆڵت راپۆرتی ڕۆژانەی یەکەم کەس پیشان دەدا. بۆ نمونەی لێرە هەر کەسێک ئێمە هەڵبژێرین هەموو کارکردنی ڕۆژانەی ئەو کەسەیە کارکردنی مانگانەی ئەو کەسە پیشاندا کەواتە ئێستا ئەم داتا هینەم کەسەیە. هەر کەسێک هەڵبژێرم داتای ئەو کەسەم پیشانە کە لە ماوەی مانگەکە وەزعی هاتن و چوونی دەوامی دواکەوتنی غیاباتی مۆڵەتەکانی هەموو ڕوونکردنەوەیەک هەموو تەفاسیلێک لەم راپۆرتا هەیە. ئێستا ئەگەر مۆزەفێک بێنین نمونە مۆزەفە بێنین ستون بە ستون یەکەمەڵێ یەکی مانگ ئەمانە ڕیز نین ئەمانە ڕۆژەکانی مانگن مەسەن یەکی مانگ چوارشەمەی کردووە دوی مانگ پێنجشەمەیە یەکی مانگ کە چوارشەمەیە جۆری شفتەکەی شفتی ئاساییە کە کاتی داوامەکەی ساعتی هەشتی بەیانیە بۆ دوی نیۆڕۆ کەواتە ئێمە بە 24 کاتژمێری شەکەی ناو سیستەما 14 بە واتای دووە. کەی هاتووە یەکەمین هاتنی ساعت هەشت هاتووە 8:07 هاتووە کەی دەرچووە ئەم کاتە دەرچووە لەم ڕۆژەی ترا 8:07 هاتووە ئەم کاتە دەرچووە. ئایا هاتنی چوونی تری هەبووە ئەگەر کارمەندەکە لە نێوە ئەسنای داوامەکەی نێوان داوامەکەی بڕاتە دەرەوە بێتەوە پەنجەمۆرکە لێرە هەمووی دەنووسێ هاتنی دووم دەرچوونی دووم هاتنی سێهەم ئەوە تا ئاخر چەندان هاتنی چوونی هەبێ هەمووی لێرە ئەندەنووسێ. کۆی حزورەکەی چەند هەبووە لە داوامە چەند ساعت داوامی کردووە چەند ساعت لە شفتی خۆی داوامی کردووە چەند دوا کەوتووە چەند زۆر دەرچووە لە داوامی خۆی کۆی نەقس حزورەکەی چەند بووە کۆی کەمی ئامادەبوونەکەی چەند بووە ئەگەر مۆڵەتی کاتژمێری کردووە چەند بووە مۆڵەتی کاتیەکەی ئەگەر دەرچوون یا ئیفاتی کردووە دەرچوون کاتیەکەی چەند بووە هەمووی هەر ڕوونکردنەوەیەک پێویست بێ لێرە سیستم ئۆتۆماتیکەی نووسێ و هەر یادداشتێکیش پێویست بێ لە ستون یادداشت ئەتوانن ئەو خۆتان یادداشتی بۆ تۆمارکەن. کەواتە ڕۆژ بە ڕۆژ هەموو دیتێڵێکی هاتیە کام مۆزەفە بۆ نمونە لەم ڕۆژە مۆزەفە 40 دقە مۆڵەتی کاتژمێری کردووە لە ستونی مۆڵەتی کاتژمێریان نووسیوێتی. لەم ڕۆژە ئەم مۆزەفە ساعتێک و 20 دقە دەرچوونی کاتژمێری هەبووە کە چۆ بۆیشی شوێنەکە 1 ساعت و 20 دقی هەیە. هەموو دیتێڵێکمان لێرە هەیە. لە خوارەوە بەشی خوارەوە هەموو شانمان بە تۆتاڵ هەیە. بۆ نمونە ئەم مۆزەفە لە 30 ڕۆژەکە تا ئێستا چەند ڕۆژ داوامی کردووە 7 ڕۆژ داوامی کردووە ئەبێ چەند بە کاتژمێر لە تۆتاڵی مانگەکەیە لە کۆی مانگکە چەندێک داوامکە 182 کاتژمێر بێ داوامکە تا ئێستا چەند ساعت داوامی کردووە 57 لە شفتەکەی خۆی چەند داوامی کردووە ئەوەندە داوامی کردووە چەندێک زیاتر داوامی کردووە سفر چەندێک نەقسی هەیە هێشتا یعنی بۆ نمونە لە بینی 106 تا 182 75 ساعت و 28 دقی ماوە ئەبێ پڕی کاتەوە. چەند تا ئێستا نەقس حزوری هەبووە کۆی نەقس حزورەکانی دواکەوتنی 7 دقی هەبووە زوو دەرچوون 1 ساعت و 11 دقی هەبوو ئەمە هین کۆی مانگەکەی ئەگادار بن هین هەر ڕۆژێک لێرە هەر ڕۆژێک لە بەردەم خۆی دەینووسێت بەڵام ئەگەر هین تۆتاڵی مانگەکە سیرکەین یەک کەس لە خوارەوە هەموویە نووسێ چەند دواکەوتنی هەبووە چەند زوو دەرچوونی هەبووە کۆکەی ئەم دوانە چەندی کردووە ئەگەر شوێنەکە ئۆڤەرتایمی هەبێت یا کاری زیادەی هەبێ هەمووی لێرای نووسێ چەندێک پێش داوامەکە ئۆڤەرتایمیەوە چەند دوای داوام چەندی تر چەندێ ئۆڤەرتایمی دەرچوون بۆ کار کۆکەی چەند بووە مۆڵەتەکانی تا ئێستا چەند مۆڵەتی کاتژمێری کردووە چەند مۆڵەتی ڕۆژانە نەخۆشی بێموچە چەند ڕەسیدی ئیجازەی ماوە دەرچوونە ئیفادەکانی چەند کاتژمێر دەرچوونی کاتی هەبووە لە ئەسنەیە مانگا چەند ڕۆژانەی هەبووە هەمووی دەنووسێت ڕۆژەکان پیشانەدا چەند ڕۆژ هاتنچوونی نەقسی هەبووە یعنی 1 پەنجەمۆری کردووە چەند ڕۆژ غیاب بووە چەند ڕۆژ لە شفتەکەی خۆی ئامادە نەبووە چەند ڕۆژ پشووی وەرگرتووە کە توانین وەکو تەناوب هینی بین چەندانە تەناوی وەرگرتووە ئەمەش ئەو ڕۆژانەی کە زیاتر ئیشی کرد و ڕێگە پێدراونەبووە ئۆڤەرتایم و ئەمەش کۆمەڵێ معلوماتی تر کە بۆ ئەو شوێنانەی کە کاری شەویان هەیە یا پشووی نێوان داوامیان هەیە کەواتە لە یەک لاپەڕە هەموو معلوماتی و زانیاریە کە پێویست بێ بۆین یەک کارمەند دەتوانین لێرە بیبینین هەر ڕۆژی کارزمکردن لە ڕۆژەکەی خۆی و کۆی گشتیەکەی لێرە دەتوانین
بیبینین ئەگەر بیشمانوێت چاپی بکەین بە ئاسانی دەتوانین لێرە کلیکەین لەسەر دۆگمەی چاپەکە هەمووی معلوماتەمان عینەن ئەوە بۆ چاپ دەکات. توانم چاپی بکەم.